وخەڵکیش لە شوێنکەوتنی ئەهل بەیت دوو قسمن. قسمێکیان ئەوەیە مبالغەیان کرد لە خۆشەویستیان بۆ ئەهل بەیت، زیادڕەویان کرد، هەتا وەکو نەڵێن یا عەلی ناڵێن یا ئەڵڵا، هەتا وەکو نەڵێن یا حوسەین ناڵێن یا ئەڵڵا، هەتا وەکو لە حەجی ماڵی خوای گەورەش بگەڕێنەوە، هەتا وەکو تەواف بە دەور قەبرەکان ئەوان نەکەن، ئەو حەجە بە باتڵدا ئەنن. واللهی ئەم جارە ئێمە لە کەعبەدا لە ناو ساحەی بەیتدا کەسی وا هەبوو لە کاتی تەوافە هاوارێ کرد یا عەلی. لە ناو تەوافدا ئەو ئافرەتە هندیانە، ئەو ئافرەتە پاکستانیانە بەس گوێیان لێی بوو، تەبیعاتیان تێکچوو، ئەویت ئێوە چیڵێن بە زبانەکەی خۆیان بۆ بانگ عەلیەکەن، ئەلەم شوێنە مبارەکەدا بانگی عەلیەکەن، بانگی حوسەینەکەن. بەڵێ ئەو کەسانە ئەوانە شەریکیان بۆ خوا قەراردا، عەلییان کردە شەریکی خوا لە عیبادەتە، حوسەینیان کردە شەریکی خوا، عەباسیان کردە شەریکی خوا، ئەوەنە زیادڕەویان کرد تێیاندا هەتا وەکو کردیان بە شەریکی خوا. عیبادەتەکانیان سەرف کرد بۆ ئەوان، عیبادەتەکانیان سەرف کرد بۆ ئەوان. و کەسانی تری لە غولاتی مسلمانان ئەوانش زیادڕەویان کردووە، چ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چ لە ئەهل بەیتی زیادڕەویان کردووە. بۆیە ئەبینی کەسێ لەوان کە گوایە ئەوانیان خۆشگەرەکە هەڵەسن قەبرەکانیان اتخاذ القبور عيدا وموسما ومبيتا وسوقا للبيع والشراء وملعبا للأطفال. أبيني قبركانيان كراوة شون ياري كردي منالان، كراوة شوني كرينو فروشتن لويدا أخون مانگ بمانگ أچن بو ديار قبركان، حفتة بحفتة أچن بو ديار قبركان، قبركان كان بججنة صاري جاري أچن. أو هموي مخالفي شرعا يا وكو نذريان بو أكن، نذر كردنش عبادته بو خواي پروردگار، يا وكو طوافكا بدور قبركانيان، وەکو چۆن لە مسلمانانی خۆمان هەیە تەوافەکە بە دەور قەبرە سوژدە ئەبا بۆ قەبر، ئەمە لە خۆیەوە ئەم کەسەی خۆشگەرەکە نازانی ئەوش کوفرە ئەوش شیرکە، یا ئەوە تا ماشکردنی قەبرەکان، ماشکردنی خۆڵەکان، دەسڕین بە مەحاجەرە و دار و بەردەکان، هەتا وەکو کابرایەک لە ناو بەیتدا خۆیە ساوێ مەقامی ئیبراهیمە، مەقامی ئیبراهیم لە ئەلەمنیۆم دروست کراوە. کابرا پێیوت بۆچی خۆ دەساویتە ئەمەیە لەم قەڵە باڵەغیە، ئەوە کابرای دوکاندار هەیە ئەلەمنیۆمی زۆرە، بچۆ بۆ دوکانەکەی بۆ خۆت دنیای ئەلەمنیۆم بکڕەوە بۆ خۆت هەر بیساوە خۆت، ئەمەش ئەلەمنیۆمێکە وەکو ئەوە هیچی تیانە. بەڕاستی صدق عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت لە عەرەفاتە لە ڕۆژی عەرەفەیە ئەی فەرموو الرەکب کەثیر والحجاج قەلیل. بەڕاستی سواری زۆرە، خەڵکی زۆر هاتووە بۆ عەرەفات، بەس وەڵڵاهی حاجی کەمە، وەڵڵاهی حاجی کەمە. خەڵک تەوافەکە هاوارەکە یا شی عەبدولقادر گەیلانی، خەڵک تەوافەکە هاوارەکە یا حوسەین، خەڵکە چێ بۆ عەرەفات ئەپارڕێتەوە لەو قەبرانە، خەڵکە چێ بۆ شوهەدای ئوحود ئەپارڕێتەوە لە قەبرەکان، خەڵک لە مەدینە ئەبینی لە قیبلەکان لە ڕووی قیبلەکەوە، خەڵک هەمووی وەستاوە و ئەگریەوە ئەپارڕێتەوە لە قەبری پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەج قبول نابێ، ڕۆژوو قبول نابێ، نوێژ قبول نابێ، چونکە تۆ شەریکت بۆ خوا قەراردا. بۆیە عەبدوڵای کوڕی عومەرەی فەرموو الرەکب کەثیر، خەڵکی زۆر هاتووە والحجاج قەلیل، بەڵام حاجی کەمە بەخوا.